بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مسلمانانی خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. لە ئێوارەخوانێکی تری مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ تەواوکردنی ئەڵقەی ڕابردوو کە بریتیە لە باسی ئارامگرتن دێنە تەواوکردنی داواکارێنە خوای پەروەردگار ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لایەکی قبول فەرموو بێت و لە ڕۆژی قیامەتە لە باخ و بێستانەکانی بەهەشتا کۆمان کاتەوە. خۆشەویستان، ئێمەی مسڵمان بە زمانی حاڵ پێویستمان بەوەیە کە لەوە تێبگەین کە خوای پەروەردگار سوبحانەوە وتەعالە ئێمەی دروست کردووە، چەند ئەرک و فەرمانێکی بۆمان دیاری کردووە و ئەوەش وا لە ئێمە ئەکا کە بەردەوام لە لای خوای پەروەردگار پلە و پایەمان پێی بەرز بێتەوە. ئەویش بریتیە لە ئارامگرتن. تەبعاً شێوەکانی ئارامگرتن بۆ تەواوکردنی بابەتەکەی ڕابردوو، ئارامگرتن لەسەر پەرستشەکانی خوای پەروەردگار و ئارامگرتن لەسەر نەکردنی ئەو فەرمانانی کە خوا ئەمری کردووە کە مەعسیەت و تاوانی خوای پەروەردگارە، و ئارامگرتن لەسەر قەزا و قەدەر. بۆیە پێویستە هەموو ئینسانێکی مسلمان باش ئەوە بزانێت ئارامگرتن لەسەر بڵاو موسیبەتی دنیا. خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ وەلەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد. لە شوێنێکی ترە ئەفەرمێ وەلەنەبلوەنەکم بشەیء من الخەوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين. بۆیە خۆشەویستان، ئێمەی مسلمان کاتێ بەوە بەرز ئەبینەوە لە لای خوای پەروەردگار کە پێوەری ئارامگرتنمان چەندێکە. پێوەری ئارامگرتن شخصیەت و بوونی مسلمان ئەسەلمێنێت، کەسایەتی مسلمان دیاری ئەکا. بۆیە هەر کەسێ لە ئێمە پێویستی بەوە هەیە لە ژیانی دنیاە و لە ژیانی ڕۆژانەیە ئارامگر بێت لەسەر ئەوەی کە پەرستشی خوا بە ئەنجام بگەێنێ، و ئارامگر بێ لەسەر ئەوەی کە تاوان ئەنجام نەدا، و ئارامگر بێ لەسەر ئەو بڵاو موسیبەت و قەزا و قەدەرانی کە خوای پەروەردگار لەسەر عەبدەکانی خۆی پێویستی کردووە، واجبی کردووە ئەبێ ڕوو بدات. بۆیە خۆشەویستان، ئینسان لە ژیانی دنیا بە خەم و خەفەت و پەژارە و ڕەقی دروست بووە، بەڵکو ئێرە بەهەشت نییە، ئێرە شوێنی تاقیکردنەوەیە. ئینسانیش لە تاقیکردنەوەیە مەنسەب و پلە و پایەی ئارامگرتنی بۆ دەرئەکەوێت. وبويا خواي پروردگاری شفرمي ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. أفرمي من إيوة تاقيك مبشتانك لترس لبرسيتي لكم هالهناني مال ومنال ونفس سروة سامان ومجدب دبو كساني كآرام قرن. أم كسانه بو آرام أقرن لبر أوي بروايان ببرنسيبي كي قشتي هي کە لە ژیانی هەموو مسلمانێکە ئەبێ ڕەنگ بداتەوە. بۆ قالوا إنا لله وإنا إليه راجعون. ئێمە موڵکی خواین و ئەگەڕێنەوە بۆ لای خوا. بۆیە ئینسان ئەگەر خۆی بە موڵکی خوا زانی و ئەوەشی کە لە بەردەستێتی بە موڵکی خوای زانی سوبحانەه وتەعالە، هیچ کاتێ دڵگران نابێ، خەفەتبار نابێ، کڵۆڵ و مات و مەلول نابێ. بە نمونە سەیارەی دەعمی کرد، ماڵی سوتا، مناڵی وەفاتی کرد، دایک و باوکی وەفاتی کرد، یەقینی بەوە هەیە قالوا إنا لله وإنا إليه راجعون. چکەم ئینسان ئەگەر بە ترس و خەفەت و کەمبوونەوەی بەروبووم و سەروەت و سامان و ماڵ و مناڵ تاقی نەکرێتەوە، تەتەڵە و جێژە ناکرێ بۆی لە ڕۆژی قیامەتە ئەجر و پاداشتەکانی وەرگێ. کەوابوو ئێمەی مسلمان پێویستە ئەوە بزانین هەتا وەکو زیاتر ئارام ئەگرین، زیاتر پلە و پۆستمان لای خوای پەروەردگار بەرز ئەبێتەوە. و خاڵێکی تر کە زۆر گرنگە ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لەوە بێت ئارام بگرێ لەسەر شەهوەت و مەلەزاتەکانی دنیا. ئەویش چییە خۆشەویستان؟ خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تلهکم ئەموالکم ولا ئەولادکم عن ذکر الله. ئەفەرمێ ئەی ئیمانداران، ماڵ و مناڵەکانتان بە هیلاکتان نەبن، یعنی ڕێگە ڕاستەکەتان لێ تێک نەدەن. یعنی بەواتایەکی تر ئەی ئیمانداران، لا تلهکم، یعنی خۆتان مەشغوڵ مەکەن بە شتانێکەوە کە ئەسڵی ئیشەکە نییە. چکەم ئێمەی مسلمان ئەسڵی ئیشەکەمان بردنەوەی قیامەتە و بوونی ماڵ و مناڵ و سەرۆت و سامان و خۆش گوزەرانیەکان بەشێکە لەو پارچە ڕێگەی کە ئێمە پیاتی ئەپەڕین. بۆی ئەبێ هەموو ئەم شتانە لە خۆشەویستی خوا بەکاربێنین، لە ڕەزامەندی خوا بەکاربێنین سوبحانەه وتەعالە. بۆی ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تلهکم ئەموالکم ولا ئەولادکم عن ذکر الله. بۆیە ئێوە هیچ کات نەکەن ماڵ و مناڵتان بە مەشغەڵەتتانە بەرێ لە بەرامبەر زیکر و یادی خوا.
لە بەرامبەر ئەسڵی مەسەئالەکە کە بریشتیە لە پەرستشی خوای پەروەردگار سوبحانەه وتعالە. لێرە بۆمان دەرەکەوێ ئێمە وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەفەرمێت ابتلينا مع رسول الله صلى الله عليه وسلم بالضراء فصبرنا. طبعا خۆشەویستان ئەم قەولەی ئەم سەحابەیە زۆر گرنگە. زۆر جار ئینسانی مسلمان لە فەقیریا سەبر ئەگرێت، لە هەژاری و لە دامایی و لە نەبوونیا سەبر ئەگرێت، بەڵام لە بوونی پارە و سەروەت و سامان و ماڵ و مناڵی زۆرا سەبر ناگرێت، تووشی خراپەکاریە بێ. بۆیە ئەم بەسەرهاتەی ئەمەی کە عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕزای خوای لێبێت کە یەکێک بوو لە مڕەشەحینی سەحابە ببێ بە خەلیفەی ڕاشید لە شوێنی عوسمانی کوڕی عەفان کاتێک کە هەڵبژاردن کرا بۆ خلافەتی ڕاشیدە و ئیمامی عومەر لەو 6 نەفەرە دیاری کرد. ئەفەرمێ ابتلينا مع رسول الله صلى الله عليه وسلم بالضراء فصبرنا. ئەفەرمێ ئێمە لەگەڵ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام تاقی کراینەوە بە ناخۆشی و بە ئەزیەدانی مشریکین و بە نەبوونی و هەژاری و هیجرەت و بە هەموو شێوازێک فصبرنا ئاراممان گرت. ثم ابتلينا بالسراء بعده فلم نصبر عليها. ئەفەرمێ ئێمە لە دوای ئەوە بە خۆشی تاقی کراینەوە، بە ژیانێکی خۆش تاقی کراینەوە، بە فتوحاتی گەورە و خەزائینی هەموو سەرزەوی کەوتە ژێر دەستمان، بەڵام ئاراممان لەسەری نەگرت. زۆر گرنگە ئینسانی موسڵمان زۆر جار لە خۆشیەکانی دنیاوە پەتی ئارامگرتنی ئینسان ئەبچڕێ. بۆیە زۆر گرنگە ئێمەی موسڵمان لە بیرمان بێت شەرت نییە ئەو دەوڵەمەندیەی لای یەکێکە، ئەو ماڵ و مناڵە زۆرەی لای یەکێکە بە کەڵکی من بێت. شەرت نییە ئەو لە شەساغی کە لای فڵان کەسە بە کەڵکی من و تۆ بێت. خوای پەروەردگار هەموو شتێکی بە قەدەر و بە میزان دروست کردووە. بۆیە شکر و سوپاس و ستایشی خوا بکەین لەسەرەوەی هەمانە و ئارامگر بین، دان بە خۆداگر بین لەوەی کە خوای پەروەردگار پێی بەخشیوین. بۆیە ئینسان خاڵێکی تر لەو خاڵانە کە زۆر گرنگە لە ئارامگرتن ئەوەیە ئارام بگری لەسەر ئەوەی کە لە دەستی خەڵکە. خوای پەروەردگار بە پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام ولا تمدن عينيك إلى ما متعنا به أزواجا منهم زهرة الحياة الدنيا لنفتنهم فيه ورزق ربك خير وأبقى. ئەفەرمێ چاو مەبڕە لەوەی کە مەتاعێک شتێکی کاتیمان داوە پیان لە ژیانی دنیا. زۆر گرنگە ئەم خاڵە، یعنی ئێمە شتێکمان پێداون لە ژیانی دنیا ئاگاتان لێبێ. لا تمدن عينيك إلى ما متعنا به منهم ما متعنا به أزواجا منهم زهرة الحياة الدنيا. ئێمە شتێکمان بە ئەوان داوە مەتاعە، یعنی دنیا مەتاعە کاتیە، شوێنی مەمەڕە، شوێنی تێپەڕبوونە، شوێنی مەقەڕ و داری قەرار نییە وەکو بەهەشت ئینسانە تا هەتایە بمێنێتەوە. بۆیە فەرمێت چاو مەبڕنە ئەوەی کە داومانە بە ئەوان لە چی؟ لە هەندێک لە خۆشی و لە ژیان و لە ماڵ و لە مناڵ و لە پارە و لە سیارە و لە دەسەڵات و لە شتێکەوەها ئینسانی مسلمان پێی سەرسان بێت بۆی کە لە لای خەڵکە نەخێر. بۆیە فەرمێ لینەفتینەهم فی، ئێمە بۆی تووشی فیتنەیان کەین. یعنی قەناعەتتان هەبێ مسلمانانی بەڕێز ئەوەی کە لە لای خەڵکێکی دەوڵەمەنە ئاگال لە حاڵی نییە، هیچ کاتێک ئاواتە خوازمە بەباو. ئەوەی کە لە لای کار بەدەست و سەرکردەیەکە هیچ کاتێ ئاواتە خوازمە بەباو. تەسەور بکە ئینسانی مسلمان ئەگەر یەقینی هەبێ بەخوای پەروەردگار و ئارام بگرێت لەو ژیانی کە خوا بۆی دیاری کردووە، خۆشترین ساتەکانی تەمەنی ئەگوزارێنێت. ئەویش بریتە لەوەی کە ئینسانی مسلمان بە یەقینەوە بڕوانێتە شتەکان. من شتێکە هین خەڵکە بۆچی چاوی تێ بڕم کە خوای پەروەردگار داوێتی بە ئەو، بۆچی من چاوی تێ بڕم؟ ئەگەر باش بێ و خێر و چاکە بێ خوا پێی بەخشیوە، ئەگەریش خراپ بێ و ماڵکاولی بێەوە قیامەتی خۆی پێکاول ئەکە. بۆیە ئەفەرمێ وەریزق ڕەبیکە خەیر و ئەبقا، باشترین شتێک ئەو ڕۆزیە کە خوای پەروەردگار قابلی من و تۆی مسلمانی ببینێ لە خێر و چاکە، لە ئیمان و عیبادەت، لە ڕزقی حەڵاڵ، لە ماڵ و مناڵی ساڵح و باش. بۆیە پێویستە ئینسانی مسلمان ئاگای لەوە بێ کە زۆر گرنگە. خاڵێکی تر لە ئارامگرتن خۆشەویستان کە ئێمە بە بەردەوامی هەستی پێ ناکەین، بە تایبەتیش ئەوانەی لە سلکی دەعوە بانگەوازە ئیش ئەکەن. زۆر گرنگە ئێمەی مسلمان ئاگامان لەوە بێ جاری وا هەیە ئینسانی مسلمان یەئسێک و شپرزەیەک و ناخۆشیەک لێ ئەدا کە ئەویش بریتە لەوەی بیر نەکردنەوەمانە لە ڕابردووی پێشینی چاکی ئەم ئومەت و ئەم سەرزەویە کە هەمویان مسلمان بوون و هەمویان بانخواز بوون بۆ داوای خوای پەروەردگار.
باش ئێمە بۆ بیر نەکەینەوە کەسێکی داعی کە دعوە ئەکا بۆچی مەعویز بیت، بۆچی لە خەڵکی مەعویز بڵێ ئیسفادەی نییە. نوح عليه الصلاة والسلام 950 ساڵ دعوەی کرد، لەگەڵ ئەوە شافەرمێ قال ربي إني دعوت قومي ليلا ونهارا فلم يزدهم دعائي إلا فرارا وإني كلما دعوتهم يعني سبحان الله أفرمي من دعوي قومكم كرد أي خواي پروردگار شو روش فلم يزدهم دعائي إلا فرارا هیچ شتێکیان زیاد نەکرد لەوەی کە من بانگەشەی ئەوانم بۆی ئەکرد ئیلا ڕاکردن و پشتهەڵکردن و من خەواندن نەبێ بەرامبەر حەق. سبحان الله 950 ساڵ ئارامی کردووە. بۆیە زۆر پێویستە لەسەر ئێمەی موسڵمان لەسەر بانخوازان لەسەر وانی کە بەخۆمان ڵین ئەهلی خێر بەخۆمان ڵین ئەهلی حەق بەخۆمان ڵین ئێمە ئەبێ خەڵکی بێتە سەر ڕێو بچێ بۆ بەهەشت ئەبێ ئارام لەسەر خەڵکی بگری. بۆیە خوای پەروەردگاریش لە قورئانە باسی پێغەمبەرانمان بۆ ئەگێڕێتەوە ئەفەرمێ ولنصبرن على ما آذيتمونا وعلى الله فليتوكل المتوكلون. ئێمە ئارام ئەگرینە سەر و ئەزیەتەی ئێوە ئەزیەتی ئێمە ئەدەن. فبۆیە سلکی دعوە بانگەواز پێویستی بە پیاوی ڕاسخەیە، پێویستی بە خەڵکی ئارامگر هەیە. بۆیە لە ماڵت دەرئەکرێی لە ئیش و کارت فەسڵ ئەکرێی بەڵکو زۆر کاڵا هەیە بەبەری تو ناکە لە ئەنجامی چی لە ئەنجامی ئەوەی کە دەست پێوەداوە. بۆیە لێرەشەوە خوای پەروەردگار فەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. بۆیە زۆر گرنگە ئینسانێکە هەڵساوە بە داوەکردن ئارام بگرێت. ئارامگرتن هەر بای ئەوە نییە کە خەڵکی تاوانبار ئارام بگرێت لەسەر ئەوەی کە تەوبەی کردووە و بەردەوام بێ لەسەر عیبادەت، یاخود خەڵکێکەوەها ئەهلی خێرە و ئارام بگرێت لەسەرەوەی کە تاوان نەکە، یاخود خەڵکێکەوەها لە دنیا ڕۆژانە تووشی سەغڵەتی تەنگ و چەڵەما بێ. بەڵکو سلکێکی زۆر گەورەی ئارامگرتن بریتیە بۆ ئەو کەسانی کەوەها بانگەوازی خەڵکی ئەکەن بۆ ڕێگەی خۆشگوزەرانی و ڕێگەی قیامەت. ئەویش ئەبێ ئینسانی مسلمان زۆر بە وردی سەیری ئەم بابەتە بکە، بە تایبەت بانخوازان، بە تایبەت ئەوانی کاری دەعواکەن، بە تایبەت ئەوانی خەریکی بانگەشەی خەڵکن بۆ ڕێگەی خوا و ڕێگەی قیامەت ئەبێ زۆر ئارام بگرن. بۆیە هەل لەگەڵ ئەوەیە بۆ کەسی زانا و ئەو کەسانشی کە ئەنوێ لەسەر ڕێگەی زانایان و ئەهلی خێر و پیاو چاکان بڕۆن ئارامگرتنە لەسەر خوێندنی عیلم، وەرگرتنی زانستی دروست. ئەویش خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ باسی موساکە کاتێک کە خضر پێی ئەفەرمێ ئینەکە لەن تەستەطیع معیە سەبرا وەکەیفە تەصبر على ما لم تحط به خبرا. تۆ ئارام ناگری لەگەڵ ئەم ئیشەی کە لەگەڵ منابی و چۆنیش ئەتوانی ئارام بگری کە شتێک خیبرەت لێی نەبێ. بۆیە خوێندنی عیلم و شوێنکەوتنی دین بەڕاستی پیاوی خۆی ئەوێ، پیاوێکی ئەوێ. ئەمە ڕۆژ و دوو ڕۆژ نییە، هەفتە و هەفتە و مانگ و دوو مانگ نییە، کتێبێک نییە بخوێنیتەوە ماوەیەک و وازی لێبێنی بچی حەج و عەمرێ بکەیت و وازی لێبێنی. نەخێر، دعوە و بانگەواز کە ئینسان فێری عیلم بوو کە چووە ناواخنی ئەو عیلم و دین و دعوەیە پێویستە هەم سەباتی هەبێ و هەم ئارامگر بێ و هەم جێپێی خۆی گیرکە و ئیستیقامەتی هەبێ لەسەر ئیشەکە. خۆشەویستان، بۆیە زۆر گرنگە ئێمەی موسڵمان ئەوە بزانین کە خوای پەروەردگار بە هەر شێوازێک تۆ بەکار ئەهێنێ بۆ دعوە و عیلمی شەرعی پێویستە زۆر بە وردوو درشتی ئارامگربی لەسەر ئیشار. وەکو موسا فەرمێ ستەجیدونی، موسا بەچی و جوابیدا فەرمووی ستەجیدونی ئین شاء الله صابرا ولا أعصي لك أمرا. بە ئیزنی خوای پەروەردگار ئین شاء الله ئەم بینی ئارام ئەگرم و هیچ کاتێ سەرپێچی فەرمانەکانی تۆ ناکەم. بەس بۆی خضر لەگەڵ خۆی بیبە. بۆیە خزریش کێیە خۆشەویستان؟ خزر ئەو پیاوە ساڵحەیە و موسایش کەلیم اللهە، ئەڕوا لەگەڵ خزرا بۆ ئەوی فێری عیلمێک بێ. کەواتە پیاوێکە ئەوێ فێری ئەم عیلمە بێ و فێری ئەم دینە بێ پێویستی بەوەیە ئارام بگرێ و کاتی خۆی پێ بەخشێ و سەفەر بکات لەم شوێن بۆ ئەو شوێن بە هەموو ئەو شێوازانی کە سەلەفی صالح لەسەری بوونە بەو ڕێگەیە بڕۆ. خۆشەویستان، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ کاتێ ئەزیەت ئەدرێم موسام بیر ئەکەوێتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ يرحم الله موسى، خوای گەورە ڕەحم لە بەزەیی بەسەر موسایە بڕژێنێت. موسای کوڕی عیمران عليه الصلاة والسلام قد أوذي بأكثر من هذا فصبر. کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازارە درا و سەحابەکان ئازارە درا ئەفەرمێ خوای پەروەردگار بەزەیی و ڕەحمەتی خۆی بڕژێنێتە سەر موسای برامە، زۆر لەمە زیاتری پێکرا ئارامی کرد. بۆیە ڕێگەی خوای پەروەردگار حفت الجنة بالمكاره، بەهەشت بە ناخۆشی دەورە دراوە. ئەو ناخۆشیانش پێویستی بە ئارامگرتنێکی گشتیە
کە ئینسانی مسلمان بتوانێت لەم ڕێگەیە دەرچێت. بۆیە داواکەم لە خوای پەروەردگار ئارامگرتن بکاتە مەشغەڵی ژیانمان، وامان لێ بکات بەزەیمان بە خۆمان نابێتەوە، لێرە ئارام بگرین لەوەی 2 ڕۆژی تر ئارام نەگرین لەسەر سزای خوای پەروەردگار. داواکەم لە خوای پەروەردگار ڕۆژوی ڕەمەزان لە هەموو مسلمانان قبول بکات و هەمومان لە ڕۆژی قیامەتە لەو دەرگەیەی کە ناوی ڕەیانە پێشوازیمان لێ بکرێ و لە باخ و بێستانەکانی بەهەشت کۆمان بکاتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.